بیسەرانی ئەزیزی بەرنامەی داواکار سڵاوتان لێبێت. ئێمە لە هەڵەبجەین لە گەڵ تیمەکەم پلانمان هەیە 2 بۆ 3 ڕۆژ لە پارێزگای هەڵەبجە بمێنینەوە و لە خەم و نیگەرانی و داواکاریەکانی هاوڵاتیانی ئەم پارێزگایە بکۆڵینەوە. پرسیارەکان زۆرن، گلەیی و نیگەرانیەکان زۆرن. من لەم پێشەکیە زیاتر ناڵێم، با گوێ لە هەڵەبجە و لە هەڵەبجەییەکان بگرین. خوار میوانم هەیە بە نوێنەرایەتی ئەگەر مبالەغە نەبێت تەواوی هەڵەبجە من لێرە ئەیان دوێنم، تەواوی هەڵەبجەییەکان بەو هیوایی کە دەنگ و ڕەنگی هەڵەبجەییەکان وەکو خۆی بگەێنن. کوردەخان جەنابتان توێژەری کۆمەڵایەتین و بەرکەوتنی بەردەوامتان لەگەڵ گەنجان هەیە. گلەی خۆتان وە گلەیی گەنجەکان و نیگەرانیەکانیان ئەوەندەی بەرکەوتنت لەگەڵیانە هەبوو. بێگومان باسی هەڵەبجەکەین چین؟ طبعا من حەزەکەم باسی سەرەتا باسی ئەوە بکەم کە ئەو کارەساتە گەورەی کە بەسەر هەڵەبجەیە هاتووە، کیمیا بارانکردنی زیاد لە 5,000 کەس، ئەمە شتێکی هەروە ئاسان نییە و ئەگەر لە هەر وڵاتێکی تری دنیا بواە لەو باوەڕەیان کە ساڵانێکی زۆر بەس کاریان لەسەر بوژانەوە و کاریان لەسەر ئەوە بواە کە لایەنی دەرونی خەڵکی هەڵەبجە بەرەو باشتر بکەن، ئیش لەسەر لایەنە دەرونیەکەی بکەن، چونکە یعنی کارەساتێکی زۆر گەورەی لە ناو هەڵەبجەیە خوڵقانەوە لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتی و زۆرینەی هەرە زۆریان بەدەست گرفتە دەرونیەکانەوە هەتا ئێستش ئەناڵێنن. زۆربەی هەرە زۆریان کەسە ئازیزەکانیان، کەسە نزیکەکانیان، کەسە پلەیەکەکانیان لە هەڵەبجەیە تیاچووە و بە بەرچاوی خۆیانەوە بینیوانە، یعنی بەو شێوەیەوە یا ئەو هەموو مەیتە زۆرە بە بەرچاویانەوە. یعنی ئەمە شتانێکن کە گرفت و لێکەوتەی دەرونی زۆر زۆری لەسەر هەیە. دەبوو حکوومەتی هەرێم، دەبوو لایەنە پەیوەندیدارەکان بە جیا لە هەموو لایەنەکانی ترکە بۆ هەڵەبجە بکرێت، ئیشیان لەسەر بوژانەوە دەرونیەکەی خەڵکی هەڵەبجە بکردایە کە من ئەڵێم ئەمە خاڵێکە لێرەیە زۆر 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 فەرامۆش کراوە. طبعا گەنجی هەڵەبجە نازانم، من هەندێک جار یعنی کە ئەچم لەگەڵیانە کە دانیشتنێکم ئەبێت لەگەڵ گەنجەکانە کە ئەمەوێت بۆنەیەکی کۆمەڵایەتی کە ئەمەوێت شتانێکیان بۆ بڵین ساز بکەم لەگەڵیان بم، هیچ جێک نادۆزیتەوە تۆ ئەم گەنجانە بێنیتە ئەوێ. هیچ یعنی شوێنێکە هەڵەبجە لەبەرەوەی هەلی کاری بۆ گەنجتیایە نییە، بەدڵنیایی بەشێکی هەرە زۆری بۆ سەرمایەدارەکانیش ئەگەڕێتەوە و بۆ کەسانی هەڵەبجە خۆیان، بۆ خودی هەڵەبجەیەکان خۆیان. یعنی ئەمە وەکو گلەییەک وەکو گازندەیەک هیوادارم، یعنی نازانم دڵیان ئێشێ لە مەسائلانەیان نا، بەڵام زۆرینەی هەرە زۆریان کە تۆزێک باری مادیان باش ئەبێ کە مەبلەغێک پارەیەتە دەستیان ئۆتۆماتیکی یان هەڵەبجە بەجێ ئەهێڵن یا بنەیەکی تر لە شارەکانی تر، بەڵێ لە شوێنێکی تر هەر بۆ خەڵکە ئاسایەکەش یعنی وای لێ هاتووە. یعنی ئەو پارەی کە هەیەی بۆ بازاڕکردنێکی سادە ئەچێتە شارەکانی تر. یعنی نازانم هەڵەبجە لە هەموو ڕووەکانەوە وەکو مردوو ئەبینرێ. مەوەستا سۆران بن لە بەرنامەکەیە جیاواز لە تەواوی ئەو بەرنامانی لەسەر هەڵەبجە کراون کاگۆریان، یعنی هاتووم ئەو هەموو پانتایە کشت و کاڵیم خستۆتە ڕوو، ئەو هەموو مەزارگە ئاینیە کە یعنی سەرمایەکی ئێژگار گەورەیە، هەموو مەزارگە ئاینیەکان بە تەواوی پێکاتەکانەوە لە ناوم بەرنامە بینەرەکانی بینن. بەرهەمی خۆماڵیە ئەوە هەڵەبجە مەشهورە ماشەڵڵا لە بەرهەمی خۆماڵیە، یعنی لە هەر ڕوویەکەوە وەریەگری سامانی ئاوە، سامانی ماسیە، سامانی نازم بابەتی ئاژەڵ و ئاژەڵداریە، لە هەموو ڕووەکانەوە هەڵەبجە و تایبەتمەندیانەی تایە کە ئەبێ گەشە بکە، ئەبێ فراوان بێ، نەک کۆچی لێ بکرێ بەڵکو کۆچی بۆ بکرێ لە شارەکانی دیکەەوە. 33 ساڵە هەڵەبجە بۆ وەکو پێویست گەشە هیچ گۆڕاوە لەم شارەکانی کە ئەڵێن هیچ بە ئینسافەوە ئەڵێن هیچ، ئەو هیچە ینی ئەوەی کە بووە زۆر کەمترە لە تمۆحی خەڵکی شارەکە بەتاکید بۆیە بە هەندێک جار بە هیچ لێکردنەوە.
زۆر دروستە. سپاسانەکەم بۆم بەرنامە جوانە. ئەی شارەکە من دەزانم سینەم پڕە لە برسێتی لە گریانی ئاسکە ئینسان کە دەگرێن بە بەدمەستی. من دەزانم خوێنت پڕە لە بای خەنجەر بە زەبوونی کزەم لێدێ کە ئۆریانت دەکەن ژینێ بە نەبوونی. من ناڕوانمە باڵەخانە و خانووی تازە و شوورای نەخشین لە بای خەردەل هەڵدەڕوانم کە لا دەدا چارشێویشین لە کۆتەڵیان چاوانم تێر تەواشایە بە ئەشکی سوور بەرهەیوانی دڵم تارە بە خومار و بە خەمی دوور. من دەزانم لای هەنێکت دەمی ژیان هەر بەهارە زیندەجیان کۆڵی باران خەرمەنی گوڵ هەزار بارە هەنێکیشت بە دووی نانەجاڕی مەرە گوڵچن دەکەن. بەڵام دڵی هەڵەبجەیان بەکە سەر و بە خەم نابن دەسا خوددا کوا ڕووباری یەکسانی تۆ یەکسانیان کا لە نان و گوڵ لە حوزنی دڵ لە گۆڕ و گڵ یەکسانیان کا. بەڵێ کاگەرگارجان سپاسەکەم. من جیاواسل لەمان بەو پێی کە ساڵانێکی زۆر لە بواری کۆمەڵگی مەدەنیا ئیشم کردووە چوەک چالاگوان چ لە چۆر تۆڕی ڕێکخراوەکان بۆ چووی خاوەنی ڕێکخراوێکی سەربەخۆ بووم. زۆر کەیس زۆر کێشە زۆر نەقس و تەقسەیە لەم شارە بەڕاستی هەموو هەڵەبجەکان پێی پێ نابن بەڕاستی. ئێمە زۆر سێکتەرمان دروست کرد زۆر گروپی بە دوواداچوونمان دروست کردووە لە بچووکترین بەرپرسی ئەم دەسڵاتەوە کە تۆ ئەیبینی تا ئەگاتە بەرپرسی ئەحزابەکان ئێمە بە دوواداچوونمان کردووە تەنانەتدا سەرۆکی حکومەت و جێگرەکانی چەند جار دانیشتوین لەگەڵیان. یعنی زۆر کەیسەیە لەم شارە بەڕاستی هەڵەبجە ئەوەندە بریندارە ئەوەنە زامدارە ئەوەنە خەماویە ئەوەنە تەماویە یعنی تۆ نازانی میوانێکت دێتە ئەم شارە ڕوود نییە بینیتە پیاسێکی بازاڕی پێ بکەی بەڕاستی. ینی وامان لات و هەمیشە بێتاقەتین وامان لێدە زۆرجا کۆڵ ئەین لەم شارە بەڵام ئەوانی کە تۆ ئەیبینی ئەم مرۆڤە جوانانی لەم شارە هەڵقوڵاون زەمانێکە لە سەدەکانی ڕابروتە ئەگاتە ئەم زەمەنە زۆرێکیش ئەم شارەیان بەجێهێشت. بەڵام بەداخەوە ئەڵین بەداخەوە ئەوەی کە تۆی بینی ئێمە گلیمان تعین ناچارین ئەبێ هەر بڵی بەرپرسان ئیتر بەرپرسان هەتا لە لووتکە و هەتا هەگاتە بچووکترینیان ئەم شارە پراوێز خراوە ئیتر ئایا هۆکارەکان سیراع و میلانی ئەحسابیە ویان شخصیە ویان هەر هۆکارێکیکەیە ئەوە جێگەکەی دارە بەڕاستی. بەڵام ئەوەی ئێمەی لە ناو بردووە هەمیشە ئەم شارە بۆتە مۆمێکی سوتاو ڕووناچەکەی بۆ تەواوی ئەتوانم بڵێم زۆرێک لە مرۆڤەکانە و سوود ماکەکەی بۆ خەڵکی هەڵەبجەیە شوێنێک نییە بۆ سرەوتن باخچەیە نییە بۆ حوانەوەی مرۆڤەکان بازارێکمان نییە بڕۆی ڕۆحێتێک بە بابەیتایە بەڕاستی بازارگەیەکی وامانە بڕۆی تۆ بازاری تێدا بکەیت. ئێستا شەقامەکانمان هیچ سەدەیەک پێش ئێستن بازارەکەمان تۆ ئەیبینیت ئەچی لەوەچێ بترسی علاگە خۆڵ پێ بەسەر تا دیوارەکانی داڕێ بەسەر ڕێک پێش ئێستا هەیە بازارەکە ڕێکخراوترە جوانی کەمێکیش بەڵێ هیچ سەدەکەی پێش ئێستا زۆر زۆر جوانترە ناوازەترە. ئەلبەتە ئەو سەدا کە بەو شێوە بووە مرۆڤەکانیش زۆر جیاواسیە گوزەریان کردووە چەندەها مرۆڤی دەرەکی هاتوون تا مڵ شارژیاوە شاری ئەدیبان و شاعیران و شۆڕە سواران مامانی شاعیران ینی هەڵەبجە هەورامان و شارە زووری لە بەردایە بەڕاستی تۆ ئەبینی ئەم هەورامان وەسفەکان بە مەدینە ئەوەی کە تۆ ئەیبینی دەبوو هەڵەبجە ئێستا قوتسێک بواە بەڕاستی قوسێک لە چی شەقامەکانی شوشە بوونایە بەڵام خۆزگا دەکرا هەر هیچنە ئەوانەی خەڵکی ئەم شارن کەسمان هەیە بەڕاستی دەسەڵاتدار بەتوانە بە ئەمەک و ئەوانەشی کە لە کوردستان ناژین بەڕاستی ئەتوانم بڵێم لە سمبولێتی هەڵەبجە و گەیشتنەتە کۆمەڵێک پلۆپایە هەڵەبجیان کردو بە سمبول هەموو ساڵێک لەم کاتەدا تۆی بینی تر لە مانجی سێدا شیوەن و ڕۆڕۆیە بۆ هەڵەبجە بەڵام کە چووە حەڤەی سێ ئیتر دیسان و هەڵەبجە ون ئەبێتە سوتماچێک ساڵی ئایندە باز ئەکرێتەوە یانیمان دووبارە ئەبنەوە هەڵەبجە ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ زۆر خراپتر ئەبێت کەرتی بازرگانی و کشت و کاڵی لە هەڵەبجە ئەگەر برێوی پێ بدرێت بەڕاستی دەوڵەمەتین شوێن ئەبێت لە کوردستانە. سپاسەکەمەوە سەدەمەوە خزمەتت ڕەنگین خان لە هەر ڕوویەکەوە باسی یەکەی ئەڵێن ئەم شارە مامۆستای نمونەی تایە شاعری نمونەی تایە عەلامەی نمونەی تایە مامۆستای ئاینی و پیاوی ئاینی نمونەی تایە نازام جوتیاری نمونەی تایە لە هەموو ڕووەکانەوە شتی نمونەی تایە ئەی باشە بۆچی پارێزگاکە پارێزگایەکی نمونەیی هەڵەبجە هەموو شتێکی جوانی هەیە بەڵام بەس پارێزگانیە ئەنی من کاتی خۆشی ئەمەم وت جارێکی تر وتم هەڵەبجە معنەویەن کراوە بە پارێزگا ئەویش حەسەب ئەو قوربانیە گەورەی کەیاوێتی من ئەمەوێ ئەوە ڕاستکەمە و تکای ئیتر بە هەڵەبجە مەڵێن کارەسات هەڵەبجە بوو مەلەرزە لی ناوە هەڵەبجە لافاو نەی بردووە ئاخر هەڵەبجە تاوانێکی گەورەی بەرامبەر کراوە تکایە بە هەمومان ڕاگەاندنەکان کار لەسەرەوە بکەین هەڵەبجە تاوانی کیمیابارانی هەڵەبجەیە ئەم شارە لە ڕووی سەرچاوی مرۆیەوە کێشەمان نییە بەڵام کێشەی بەڕێوەبردنمان هەیە من چی بکەم محافزەکەم قایمقامەکەم
و بەڕێوەبەری دائیرەکانم هەمووی لە سلێمانیەوەیە دەوەزانێ ئەمەکەی کارەبا بڕێ لە هەڵەبجە ئەزانێ پرۆژەی ئاو یعنی لە ماڵان چۆنە ئەزانێ چێ گرفتی هەیە من هەموو ڕۆژە سعات دوو بڕۆم بۆ سلێمانی بەیانی سعات نۆ دەوامم هەیە بێمەوە بۆ هەڵەبجە ئەزانم ئەم خەڵکی ئەم شارە بەچێوە سەرقاڵە ئەزانم کوردەخان باسی بابەتێکی کرد کاکە یعنی خەڵک نایە سەرمایە لە شوێنەکە بخاتە گەڕ کە زەرری لێ یعنی نەجاحەت نانی ئەوە تا هەم دیسان دوێنێ ئێوارە بابە هەواڵە بڵاو بۆ تۆ دیسان کارگەی دۆشای تەماتەکەمان تەواتی شارە زۆر ئەرقەلەی بۆ دروست کراوە دیسان ناهێڵن بەرهەمەکەی ساخ کاتەوە بە هەزار هات و هاوەر هەتاکو کەوتەوە سەر پێ ئەمە هەر دۆشاوی تەماتەکە ئیگەربین ئیشی تر بکەین بەڕاستی ئەوەنە ئەرقەلە بۆ شتی ئەم شارە دروستەکرێ شتی ناواقعیشیانی ئەمیش وەکو محافەزەکانی تر یعنی کارگەی ئیتر بچووک نییە لەو شارانە کار بکە باشە کوردەخان ئەڵێ خەڵکی ئێمە یعنی من زۆر حەزەکەم سەریع بم یعنی ئەمەوێ هەموویان تاوانبارکەم لەوەی کە دەستیان هەیە لە ئاوەدان نەکردنەوەی ئەم شارە یعنی لە بەرپرسە حکومیەکان حیزبیەکان خۆمان ڕاگەیاندنەکان بەشێکردەوە لەبەرەوەی تەنها 16 و 17 و 18 مانگ لە 19 مانگ دیسان ئەبێتەوە بە گۆرانی و هەڵپەرچی و نەورۆزە بیرمانەچێتەوە ئیتر بیر لەوە ناکەینەوە بڕواکە من لە پاس یادگار کۆمەڵێک قسەم کرد یانی کۆمەڵێک بابەتمان وروژان هەتاکو سەوکو خۆیەتی لە ڕوە تەندروستیەکەەوە پێم بڵە هەڵەبجە چی گۆڕاوە باشە یعنی سبەینێ ڤاکسین نەگاتە هەڵەبجە و لێرە کەی لە هەولێر هەبووە کەی لە سلێمانی ڤاکسین دراوە لە خەڵکی ینی کارمەدە تەندروستیەکانی ئێمە چیان کەمە لە لەوانەی پارێزگاکانی تر لەوانەی خەڵک بڵێ نەختی عنسوری بیرەکەیتەوە بەڵێ عنسوریم زۆر یعنی هیچ مەبەستیشم نیە هەزار جار خەڵک بۆ هەڵەبجە بەجێ هێڵێ جەنابتان بۆ منە لە پێکهاتەی کاکەین پێکهاتەکان پێکەوە ژیان لەم شارە تەنها بە قسە ئەکرێ یان ئەبێت بەکردەوە بۆ تۆ یەک بسەلمێنن کە تۆ بۆ نمونە ڕێز لێگیراوی یەکسانی لەگەڵەوانی دیکەیە لەگەڵ پێکاتەکانی دیکەیە بەڵێ دیارە پێشەوەی کە وەڵامی کاکەیەکان و باسی پێکاتەکان کەموێ بانگەوازە بکەم لەرەوە بەڕاستی بەرنامەکەتان بکەمە دەرفەتێک بۆ هاوکاریکردن بە کۆلژی زانسە پراکتیکەکانی هەڵەبجە سەر بە زانکۆی سلێمانیە کە ئەیانەوێک سنتەرێک بکەنەوە لە ئێستا دەست بەکار بوون و ئەمریان بۆ دەرچۆ سنتەری لێکۆڵینەوەیە لە هەڵەبجە دوای 33 ساڵ ئێستا ئەمانەوەی لێکۆڵینەوە بکەین لە ئاو خاک هەوا هەموو شتێک لەسەر هەڵەبجە لەسەر قوربانیەکانی لەسەر مناڵی تازە لە دایک بوو ومێ دەکەم کە بە هاوکاری بکرێن بەڕاستی بابەتی ژیان و پێکهاتە ئاینیەکان لە هەڵەبجە ئەمە دوو بەشە بەشی یەکەمیان بابەتە ئیداریەکان و بەشێکیشی پێیوەستە بە لایەنی کۆمەڵایەتی ئەوەی کە ئێمە هەمانە لە هەڵەبجە ڕووە کۆمەڵایەتەکەی هیچ گرفتێکمان نییە ئەژین ناوچەیەکمان هەیە و لە هەڵەبجە جاران هەر لە یەک شوێنە دانیشتە بووین نەزانین نەمەجەمەعی ئەعنە بوو بە یەکسەرانوتەوە کاکەیەکان لێن بەڵام ئێستاوانە ئێستا لە زۆربەی شوێنەکان خێزانە کاکەیەکانی شاتوونەتە دەرەوە ئەمە بۆ خۆی شتێکی باشە ئێستا لەوانەیە تا ڕادیۆ و مەمسەسۆران ئەڵێ هەرچەند کاکەیەکان خۆیان پەیوەستی دینی خۆیان و نابێ هەبێ ژنخوازیش دروست بووە یعنی ئەمە خۆی لە ئەسڵان نابێ ببێ بەڵام کە بووە ڕێگری نەبووە تا ئێستا نەمبینیوە کاکە یەک تونوتیژی بەرامبەر کرابێک لە ئەگەر ئەم ژنخوازیەش ڕووی یابی یان هەر پەیوەندیەکی دیکەی کۆمەڵایەتی ئەژین زۆر باش پێکەوە ئەژین ئێمە هەر وەفدێکێتە چێتە محافەزەی هەڵەبجە لە هەڵەبجە پایتەختی ئاشتیە هەڵەبجە شاری پێکەوە ژیانە مثلەن کۆمەڵێک لە قەبیاتێ بەڵام لەسەر ئەرزی واقع ئەمامان نییە بۆچی نیمانە ئەچین بۆ هاوار مثلەن سەیرەکەین لە هاوار چی کراوە بۆ هاوار یعنی چەند ماڵی لێ ئەسڵەن ئەوە گوندی کاکەیەکانە سێ گوندن هاوار هەوارە کۆن دەرەتوێت تاوەکو ئێستا لە هیچ یەکێک لەم گوندانە کارەبای تەواو نییە ئەو محەطەی کارەبایی کە بۆیان داناوین من لە چەند شوێنێکی تری شتومە بەقەدەر محەطەی کارەبای ماڵی بەرپرسێک نابێت یعنی کارەبای هەموو گوندەکە پاختیە ناکە خەڵک گلەیمان لێکە بۆ ناڕۆنەوە لەوێ دانیشتن ئاخر ئاو نییە ینی خەڵک ئاوی خواردنەوەی نییە مەشروعی ئاو نییە لە گوندەکەیە ئەو نەزرگانەی کە هەمانن کە ئەکرێ وەکو یەکێک لە گرنگترین سەرچاوەکانی گەشت و گوزاری ئاینیە کە ئەویش نە لە هەڵەبجە و نە لە ناوچەکە گرنگی پێدراوە ئەوانیش ئیتیمامیان پێ نەدراوە یەک نەزرگە نۆژان نەکراوەتەوە دو بابەتەمەوەی قسەی لەسەر بکەم کە هەڵەبجە ئێمە زۆر هەمومان ڕخنەمان گرت لەوەی سیمای ناشینە جەنابێ باسی ئەوە کرد کە ئەڕۆی بۆ ناو بازار هەموو شتەکان تێکەڵن تا ڕانێنی دوکانی شیرینی و پێڵا و ئەزی بووک و مەسەلەن دارتاش و ئاسنگەر و هەمووی بە دوای یەکایە
ئەمە ینی تا ڕادێک ئەم نامونەزەمیانی خۆ پارەی تێ ناچێت بەڕای من ینی ئیدارەی شار ئەبێ تەنزیماتێکی هەبێ بۆ ئەمە تا بەلایەنی کەمەوە سیمایەکی بچووکی شاری بینێ تەنزیمێکی ئەمەمان بکرێت شوێنەکان جیا بکرێنەوە و لەگەڵ ئەوەشە بەڕاستی دەمێکە ئێمە ئیش لەسەر ناوچەی پیشەسازی کراوە لە هەڵەبجە ناوچەکەمان هەیە بەڵام شێواز و شکڵی دابشکردن و خزمەتگوزاری ناوچەکە وای کردو کە ئەوە تا لە ناو شارابینی ئاسنگەرەکان لەبێن یان دوکانی ڕۆنگۆڕ و پەنچەرچی و ئەمانەکە ئەبێت لە هەمویان بڕۆنە منتقەی سنائیەکە کە لە خوارەوەی و لە زەمەقیە کە ئەکرێ بگوێزرێنەوە بۆ ئەوێ کە ئەمانە هەموو کۆمەڵێک پاکێجە ئەکرێ زۆر بە دوور و درێژی قسەی لەسەر بکەی و سپاس بۆ سپاس ڕەنگین خان کاک گۆریان یەکێک لەو بابەتانەی کە ئەوترێت لە بابەتی هەڵەبجە کورتی هێناوە بابەتی لۆبیکردنە چەندین کەس لە پەرلەمانی کوردستانن بە بۆنەی هەڵەبجەوە چەندین کەس لە پەرلەمانی عێراقن بە بۆنەی هەڵەبجەوە وەڵاهی مایەی گریان و پێکەنینیشە لە هەمان کاتە پەرلەمانتارێکی کورد بچێتە سەماوە و کووت و واست و خەمی نەجەف و کەربەلا و نازانم بەعقوبە بخوا بەڵام دوو جار نەهاتە بێتە هەڵەبجە ئەمە ئەگەر یەک جار عیبە بێ بۆ ئەوانەی کە پارلەمانتارن و کوردن و لە بەغان دوو جار عیبێ بۆ ئەوانەی بەناوی هەڵەبجە و هەڵەبجەیەکانەوە چوونەتە پەرلەمانی عێراق و ئەم شارەیان فەرامۆش کردووە ئەم لۆبیکردنە لەسەر ئاستە جیاوازەکان چەند گرنگە بۆ بابەتی هەڵەبجە یعنی دەواازەی شارەکە کە دیتە ژوورەوە پێچەوانەی وڵاتانی دنیا ئەوانەی بە مەرگە ساتە تێپەڕیون ئەوانەی جینۆسایتیان ڕوویداوە هیچ مەعالمێک هیچ نیشانەیەکی تیانە کە پێمان بڵێ ئەمە هەڵەبجەیە ئەمە هۆکارەکە چییە ینی ئێمە لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی عێراق هێشتا نەمانتوانیوە ینی هەڵایەکی بۆ بنینەوە جا بگاتە ئاستی جیان کاگەدگار پرسیارەکەی تۆ ئەمان باتەوە سەر تەختی بیرکردنەوەی سیاسی کورد ئەویش بەم داڕشنەکەی بەم شێوەیە کە سیاسیەکانی کورد چیانەوێت لە هەڵەبجە سیاسەکانی کورد ئەیانەوێت لە 16 سێ حەڤەی سێ هەژدەی سێ ئەمە بێتە مەعمەعەیەکی بازار و میدیا و تەحریکی بکەن و ئەو دەسەڵات و هێزەی هەیەە مزەیەفیکەن و دوای ئەو سێ ڕۆژە ئتر شتێک نیە ناوی هەڵەبجێ شتێک نیە و ئەمەژە وەکو ئەرزم کردی لە وەڵامی پرسیار بۆ ئەنفالەکانی ڕاستە بۆ بارزانەکانی ڕاستە بۆ زیندانە سیاسەکانی ڕاستە بۆ خودی ئەو ژان و ناسوەری بەسەر کووردا هاتووە هەر هەمووی ڕاستە بەڵام ئەگەر پیاوێکی سیاسی پرسیار لە من و تۆ بکا بڵێ کاکە من ئەمەوێت قەزەی هەڵەبجە وەک لۆبێ بەکاربێنم کە رەسەخاوەکە چییە بەدەست بمەنێ من چیم پێ بیدەمێ ئەرشیفەکەم کووە لێکۆڵینەوە قوڵ و معریفەکەم کوا لەسەرم کارەساتە ناوەندە زانستیەکەم چی وت و هێشتان بۆ کارەساتی هەڵەبجە چۆن توانیوێتی لە مەودایەکی فراوان و گەورە بوێتە بزاوتێک بۆ ئەوەی کە ژانێکی نەتەوەی بکاتە ژانێکی مرۆڤایەتی باشە بە هەموو دنیا ئێمە هۆڵۆکۆستمان هەیە بە هۆڵۆکۆست جوولەکە قواری دروست کرد بەڵێ هەموو ئەو جوولەکە پەرتەوازە و پچڕی لەسەر بۆی زەوی کۆ کردەوە ئەی باشە بۆ هەڵەبجەوای لێنێ خۆی ئێمە هەمومان کۆین هەمومان بەیەکەوەین هەمومان دەردەدڵەکەین لەگەڵێکترا بەڵام نا قسەکە لەسەرەوەی کاگادگار ئەوەیە کە ئەگەر ئێمە بمانێ هەڵەبجە بکەین بە دۆسیە کە ئەم دۆسیە سوودی هەبێەوە بکرێ بە لۆبی ئێمە هێشتا ئەبێ لە سفرەوە دەست پێ بکەین من یەک نمونە بێ ئەگەر تۆ لە ڕوکنەکەوت و معالمێکی گەورەی ئاینی تایە لەم منتیقاتوانین بەکاری بێنی ئەزانی برەودان و دنەدانێم قەزی هێشتان بەشێکە وەکو دیدێکی تیرۆرە خوێنرێتەوە کارەساتە چونکە ئەمە خانەقا و معبەد و سوزانم ئێسێمە لەم شوێنە تیادانیشین بە دووری 200 متر پەرزگای جوولەکەکان و مزگەوتێکە باشە پەرزگای جوولەکانیان کرد بە قەیسەری و بازار ئەو ماڵی قەیسەری و بازارش کە بینی بەڵێ ئەو ماڵی پاشایان فرۆشت بیکەن بەهی بزنس و بیکەن بە بازار تا فریاکە ئەوتمان کاکە بۆ خاتری خوا
ئەمە لە هەڵەبجە لێرەوە قسەی کردو بە بەغا باشە یەکەم پەرلەمانتاری عێراق کە لەسەر ئاستی عێراق یەکەم جار استقالی کردووە هەڵەبجەیی بووە باشە کاکە تێفکرێن لەمە ئەم شوێنە باتیان نەچێت بە هەزار حاڵێ ئەندە پیا و چاک هاتنە مەسەلەکە و ئەوە وەکو خۆی ماوەتەوە گرنگە ئێمە بچینە سەر ئەسلی مەسەلەکە ئەوەیە کە هەڵەبجە بووە پارێزگا پارێزگا وابەستێ بە وشەیەک ترۆ کە پێوترێ شار ئایا هەڵەبجە بەڕاستی شارە بێ بە پارێزگا تۆ بڕۆ سەر ئەو ڕێگەوبانە 900 ئەگەر بە هەڵانە 20ەکانە بڵاوکراوە دەرچوێت لە هەڵەبجاڵێ داواکەین لە ئاهالی هەڵەبجە شتەکان نیە نەسەر شۆستەکان و بی بە نەژوورەوە بەداڕشنێکی ئێستا ینی ئەوە نەسن نقلی ناکە ئێستا 2020 ینی تێپەڕبوونی یەک قەڕن هەمان کێشەمان ئێتا ئێستا تۆ لەم کونە بچووکەوە سیر بکە بزانێمە چ میلەتێکی بەدبەختین کێ ئەمان جوڵێنێ کێ داشەکان بەکارەهێنێ کێ ئەتوانێت هەڵەبجە بکە بە دۆسەیەک ئەنفال بکە بە دۆسەیەک سبەینێ ئێمە دنیاە یەک نمونەت بەمە ئەگەر ناوەندێکی لێکۆڵنەوەی استراتیژیە بێ لە هەڵەبجە من داوا لە کوردستان بچوارەکەم چەند مانگێک تر بەسەرمە ئەو کاتێ ئەو هەیەجانە جەماوەریە نامێنێت لەگەڵ زانکۆکانی کوردستان لینکێ بکەنەوە لەگەڵ ناوەندی میر نازانەوەی کات جاران وەزیری خوێندنی باڵا بەڵێ ئێمە دیدارێ بکەین میری ینی دیدارێ بکەین لەسەر ئەساسێکی زانستیانە ئێستا زانکۆی هەڵەبجە لەگەڵ زانکۆی سۆرانیشە کارێکی پێکەوەییان کردووە لەم بەڵە بەڵێ چۆن ئێمە بتوانین هەڵەبجە بکەین بە کەیسێ ئەم کەیسە لە هەموو مەوداکانە بوونی هەبێ و بتوانێ ڕۆڵی کارای هەبێ لە جوڵاندنی شەقامی کوردیە شەقامی کوردی بە مانە شەقامە گشتەکان ئاڵم شەقامی سیاسی ئەڵێم باشەوە بتوانن ئەوەی کە تۆ ئەڵێ سیاسیەکی کورد بزنسمانێکی کورد لێکۆڵەرێکی کورد کە ئەچێتە ئەوروپا ئەچێتە ناوەندێک کە بەمەبەستەوە ئەیەوێت شتێ بکە بۆ کورد ئەوەندە کەرەستەی پێبێ ئەوەندە زانیاری پێبێ بتوانێت بەرامبەرەکەی قەناعەت پێ بکات. تا ئێستا چی بۆ هەڵەبجە کراوە وا خەڵکەکە هەر کەم تا زۆر ناڕازین ئێمە وەکو ئیدارەی پارێزگای هەڵەبجە ئەگەر بگەڕینەوە بۆ پێش بە پارێزگا بوونمان وەکو قەزایەک بووین بەڵام دوایە کە بووم بە پارێزگا لە 2015ەوە تاوەکو ئێستا کە 2021کە خۆتان نەزانن کە قەیرانی دارایی هاتە پێشەوە ئێمە لە هەموو بەرنامەکانمان بەداخەوە بە باسی قەیرانی دارایی بکەین لەبەرەوە واقعەکە ڕوبەڕوومان بۆتەوە ڕوبەڕووی هەموو هەرێمی کوردستان بۆتەوە بەداخەوە ئێمەش لە تەوقیتێکا بووین بە پارێزگا ڕاست ئێمە ساڵانێکی زۆر بوو داوامانە کرد بەڵام حکوومەت هەرێمی کوردستان لەو تۆقیتەیە ئێمە کرد بە پارێزگا کە ڕوبەڕووی قەیرانی دارایی بووەوە ئێمەش پشکی شێرمان بەرکەو لەو قەیرانی داراییە بۆ نمونە گەر پارێزگایەکی کە کەموکوڕی هەبێ ئێمە دا ئەوەندە کەموکوڕیمانە بێ ئێمە ئێستا کە دروست بووین وەکو پارێزگای هەڵەبجە لەسەر میلاکی قەزاکە دروست بووین ئەمە گرفتێکی سەرەکی ئەم با هیچ تا باسی پرۆژە خزمەتگوزاریەکانە بۆ ناکەم باسی دروستبوونی ئیدارەکە بۆکەم هەتا ئەم دقەیشی پێوە بێ کۆمەڵە بەڕێوەبەرایەتی گشتیمان هەیە دروست نەبووە بەهۆی کەمی میلاکەوە تەنانەت ئەو بەڕێوەبەرایەتیانش کە دروست بوون ڕۆژانە گرفتیانێتە پێشەوە بەهۆی ئەوەی کە میلاکیان تەواو نییە لەبەرەوەی پێداویستیان نییە ئەمانە کۆمەڵە گرفتی دارین ئەوکۆی کە بڵێن چی بۆ کراوە کاری بۆ کراوە ئێمە لە دوای نەوەتویەکەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان دروست بووە ئەم شارە خاپور کراوە و ئەم شارە هەر هەشتاهشتی نەبووە چەندین ساڵانی پێشوش ئەم شارە ڕۆبەڕووی قەیرانی سیاسی قەیرانی جینۆسایدکردن بووەتەوە بۆیە دروستکردنەوەی هەروە ئاسان نەبووە من هەموو جارێڵم خەڵکی هەڵەبجە و هەڵەبجەکان خۆیان بوێر بوون بەدەر لە حکوومەت خۆیان بوێر بوون شارەکەیان خۆشویستووە توانیانە بێتەوە ئێرە لەبەرەوەی زۆر لە شوێنەکانی کە نەیانتوانێت وەکو هەڵەبجە بێنەوە لە شاری خۆیانە بژین و حکوومەتی هەرێمی کوردستان کاری کردووە بەڵام لەبەرەوەی حەجمی کارە ساتەکە ئەوەنە گەورەیە نەتوانراوە
بگاتە ئاستی تموحی خەڵکی هەڵەبجە و دانیشتوانی هەڵەبجە بێگومان خۆتانەزان کە پێشتر ژمارەی دانیشتوان کەم بووە ئێستا ڕۆژ بە ڕۆژ ژمارەی دانیشتوان زیاد بێ بەم شێوەیەش پێداویستی و داواکاری خەڵکیش زۆرتر ئەبێ بۆ دەتوانین بڵین ئێستا ئەگەر خەڵک گلەیی هەبێ لە جێی خۆیاتی لەبەرەوەی لە ئاستی تموحی خەڵکانی ئەگناوکۆی پرۆژه خزمەتگوزاری کراوە ڕێگاوبان کراوە پرۆژه ئاومان هەیە مەسە هیچ کێشەیەکی نییە قیرتاوکردمان هەیە ئاوەڕۆمان هەیە بەڵام کە توتە پارێزگا کۆمەڵێک ئەمەیە کۆمەڵێک ئەڵێن سیمای بڵێ سیمای هێشتا ینی هەڵەبجە زیاتر لە سەدەیەک و چارەکە سەدەیەکە بووە بە قەزا باشە ئەڵێن ینی من کۆمنتم بۆیە ئەڵێن خۆزگە هەر قەزا بواە لەوەتی بووین بە پارێزگا تەنها وەکو تایتڵ وەکو ناونیشان گۆڕاوەگینا سیمامان هەر سیمای قەزایە و بەگرەختەنانەت هەندێک جار وێنەی 100 ساڵ پێش ئێستای هەڵەبجەدانێن لە ڕووی سیما شارستانیەتەوە زۆر جوانتر بووە بازاڕەکانی قسەکەی من لێرە ئەوەیە هۆکارەکە کە هەڵەبجە گەشەناکە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە میلاکاتتان وەکو پێویست نییە بەڕێوەبەرایەتەکان ئەیتەنانن باسێەوە کە نەبێت بۆ بەشێکی زۆری شتەکان هێشتا هەر چاوتان لە سلێمانی بەڵێ من لەگە قسەی خەڵکان تا ئێستا سیماکە سیمای پارێزگابوون نییە ئەمە شتێکی وازح و بە بەرچاوی هەمومانەیە وەکو ئیدارە دیفاع لە حکوومەت یاریمی کوردستان ناکەین بەڵام ئەمە واقع خۆشمان ئەیبینین بەڵام ئەبێ ئەوەش بزانین بوون بە پارێزگا تەنها لەسەر حکوومەت یاریمی کوردستان نییە ڕاستە حکوومەت هەبێت بەڕێوەبەرایەتەکان دروست بکە ئەبێ پرۆژه خزمەتگوزاری دروست بکە ئێمە دوای لە 2 ساڵی ڕابردووە داواکاریمان زۆر بوو و کوتم لەبەرەی ینی قەیرانی دارایی بوو و هیچ بودجێک بۆ هیچ پارێزگایەک ناڕۆشت ئێمەش نەمان بوو ئەمە خۆشبەختانە ئەنجومەنی وەزیران بڕیاریە کە بە گوژمەی 30 میلیارد دینار پرۆژەمان بۆ بکە ئەو پرۆژانەش خۆیان لە چی یابینێتەوە کۆمەڵێک پرۆژەیە کە هەیە لە 150 تەواو بوو هەیە لە 170 تەواو بووە و هەندێک پرۆژەمان هەیە کە لە پترۆدۆلار بووە کە ئەمە هەنگاوێکی زۆر باشە کە نەقل کراوە بۆی لەبەری پترۆدۆلار پارەی نەماوە ئەمان نەقل کراوە پێ بدرێت ئەمانە کۆمەڵەوە پرۆژی استراتیژیتە ئەوی دروستکردنی پردی تووە قوتۆ کە چەندین ساڵ ئێمە داواکەین ئەمە پرۆژەیەکی استراتیژیە کە لە ڕووی ئیداری و لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی و بازرگانیشەوە زۆر سوودی ئەوێ بۆ پارێزگای هەڵەبجە و خەڵک ئەتوانێت ئەین لەو ڕێگەیەوە هاتوچۆ بکات و لە ڕووی بازرگانیەوە کاری باشتر بکات و بژانەوەیەک بێ بۆ پارێزگای هەڵەبجە بەڵام من لە هەمیشە وتومە ئەگەر حکوومەت یاریمی کوردستان ئێمە بە داواکاریش داوامان کردو لەوانەیە خەڵکی پارێزگای هەڵەبجە بڵێ ئیدارە کەم تەرخەمە من دیفاع لە خۆمان ناکەم بەڵام ئێمە داواکاریەکانمان سەردانەکانمان بۆ سەرۆکی کاتی ئەنجومەنی وەزیران بۆ لای وەزیرە بەڕێزەکان شایدی ئەوە دەن کە ئێمە چەندین جار لەگەڵ ستافی ئیدارەی پارێزگای هەڵەبجە لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەیوەندی جارەکانە داوامان کردو ئەو پرۆژانەمان بۆ جێبەجێکەن تەکمیلەی ئیدارەکەمان بۆ بکەن تاوەکو ئێمە بتوانین لەو ڕێگەیە خزمەتی زیاتر ئێمە ئەوەی کە کراوە لە جێگریسە ئاگدارم ماوەی ڕابردوو سەردانی وەزارەتی پلاندانە وەزارەتی یاوەدانکردنتان کردووە ئێمە بەڵێنیان ناوەکە ئیشەکانمان بۆ جێبەجێ بکەن وەکو عملی ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە بڕیاری لێدرا ئەو بەستەنها ئەوە عملی بووە بۆمان کراوە و بڕیاری لێدرا کە ئەو کۆمەڵە بەڵام ئێمە بۆ دامەزراندن زۆر زەرورە ئێمە لیژنەیەک لە ئەنجومەنی وەزیرانەوە هات کە چەند داواکارێکمان هەبوو لەوانە دامەزراندن بوو بەڵام ئەوان وتیان ئێمە دەسەڵاتی کاریگەری ئێمە پارێزگار بۆی کە تەنسیب بکات بەڵام ئێمە تەنسیب دادمان نایە بۆ لەبەرەوەی ئێمە وەکو پارێزگای سلێمانی نین بۆ نمونە پارێزگاکە 500 کارمەند زیاتری هەبێ ئەمە هەموو پارێزگای دیوانی پارێزگا 73 کارمەندی هەیە کە لە کاتێکەوە 73 کارمەندەش لەسەر میلاکی من وەکو قەزا دروست بوو لەسەر میلاکی بەڕێوەبەراتی کە دروست بوو لە کاتی ئێستایا من وەکو خۆم وەکو قایم قامێت مشکلەی کارگەڕیم هەیە ژمێریاریم هەیە شۆفێرم نییە ینی ئەمە بەڵێ یعنی کە تۆ دەسەڵاتی کارگێڕی تەنسیبکردن ئەی بە پارێزگار بە لە کاتێکا بێت کە نەقسن دروست نەبێت بەڵام ئێمە خۆمان لە هەموو لەسەر هەموو ئاستی بەڕێوەبەرایەتەکان نەقسمانەیە بۆ ئێمە داوامان کردووە کە کۆمەڵێکمان لەسەر هێزی ئەمنی پۆلیسی هاتوچۆ کارمەند بۆ بەڕێوەبەرایەتەکان تعین بکرێ ئەگەر تعین نەکرێ ئەو بەڕێوەبەرایەتیان دروست ناکرێن نمونە ئێمە بەڕێوەبەرایەتی وەبەرهێنانمانەیە کە زۆر گرنگە بۆ پارێزگای هەڵەبجە تاوەکو بتوانرێت ببوژێتەوە لە ڕێگەی ئەو بەڕێوەبەرایەتیەوە کارەکانی ئاسان بکرێت هەتا ئێستا لەبەرەوەی میلاکی نییە بەڕێوەبەریشمان بۆ دیاری کردووە ناتوانانی شوێنیشمان بۆ دیاری کردو ناتوانێت بەڕێوەبەرایەتەکە دەست بەکار بێت هاوشێوەی ئەوەش چەند بەڕێوەبەرایەتی کەمان هەیە بۆیە داواکاری سەرەکیمان ئەوەیە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران
کەوا کۆمەڵێکمان بۆ لە فەرمانبەر بۆ دابمەزرێنێ و لە هێزە ئەمنیەکانیش ئێمە بە دەستخۆشیەوە ئەڵێم ئێمە نمونەیەکی زین و بەجنابە بڵێم پرۆسەی ئەمەی کەرەنتینەی بۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئێمە زۆرجار لە پارێزگای سلێمانی و هێزمان داوا کرد لەگەڵ ئەوەشە بەو هێزەکەمەشەوە توانرا ئەو پرۆسەیە بە شێوەیەکی زۆر جوان و زۆر باش بەڕێوە بچێت بەڵام زۆرمان لە خۆمان کرد ئەنی هێزە ئەمنیەکانمان ئەوەنە کەم بوو شەو و ڕۆژ دەوامیان ئەکرد بۆ ئەوەی بتوانرێت لەو بارودۆخەیە لە کاتی مزاهرەکەیە یاخود لە هەچ بابەتێکی کە بەسەر ئەم پارێزگایەت میلاکی هێزی ئەمنی و هێزی ئیداری ینی کارمەندی ئیداریشمان ئەوەنە کەمە ئەنی زۆر لە خۆمانەکەین بەڵام هەر نەشمان هێشتووە پرۆسەی ئیدارەدان بۆستێ ئیشکردن بۆستێت پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان یعنی ئەمە ئەرکێکی بەردەوامە تۆ ئەبێ بیکەی بۆ یەک دامەزراندن و پڕکردنەوەی میلاک لە پارێزگای هەڵەبجە لە دوای پرۆژە خزمەتگوزاریەکان بە دەرەجەی یەکەمیەت و هیواداریشین کە حکوومەت هەرێمی کوردستان کە بەڵێنێکیشیان ناوە ئەو بەڵێنەمان بۆ ببەنە سەر و جێبەجێ بەڵام ئەگەر ئێمە بینە سەر ئەو خاڵی کە جەنابە باسی کرد بۆ ئاوەدانکردنەوە و دروستبوونی سیمای بە پارێزگابوونی هەڵەبجە سەرڕای دروستبوونی بەڕێوەبەرایەتیەکان پێویستە و بەرهێنەران بێن بۆ پارێزگای هەڵەبجە ئێمە ئەگەرسەری پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر و پارێزیەکانی کە بکەیت کۆمەڵە باڵەخانە دروستەکرێت کۆمەڵە پرۆژەی نیشتە جێبوون دروستەکرێت لە پاڵ ئەم پرۆژەی نیشتە جێبوونەیە کۆمەڵێ دوکان و بازار و مۆڵ دروست ئەکرێت ئەمانش تاوکەری بە سیمابوونی پارێزگای هەڵەبجەیە ئێستا ئێمە بەداخەوە لێرە مۆڵێکی گەورەمان نییە خۆ ئەمە حکومت نایکە ئەمە پێویستەوە بەرهێنەر بێوی کات ئەبێ بازرگانەکان بێن بیکەن و ئێمە وەکو ئیدارەی پارێزگای هەڵەبجە لە ئەم پارێزگارەش و پارێزگارەکانی پێشوژون کە خۆمەرە و کاتەش قایم قامبوون چەندین جار کۆبنەوەمان کردو لەگەڵ وە بەرهێنەرەکانە ئەوانەی سنووری پارێزگای هەڵەبجەوە هی خەڵکی سلێمانیش و بازرگانی سلێمانیش و شوێنی کەشمان بانگێش کردووە کە داوامان لێ کردوون کە پرۆژەی وەبەرهێنان بکەن ئێمە هەموو کار ئاسانەیەکان بۆکەین و دەستەی وەبەرهێنانیش کۆمەڵێک ڕێنمایی دەرکردووە کە هەنێک ڕێنمایی کە لە سوودی وەبەرهێنەرایە کە کار ئاسانیان بۆ بکرێت لە پارێزگای هەڵەبجە بەڵام نایەن بۆیە من لێرەوە داوا لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کە منێکێک لە داواکارەکانم پێشتریش لەگەڵ جەنابی کاقوبادی شاقسەمان کردووە کە ئیجبار بکرێن بە ئیجبار بە معنای چی بۆ نمونە پرۆژەیەکی گەورەی استراتیژی لە هەولێر ئەکرێت یاخود لە سلێمانی ئەکرێت ئەوان بە حکمی ئەوەی کە داوا بکەن هەڵەبجە پێویستە ئاوادان بکرێتەوە مۆڵێکی زۆر گەورە ئەکرێتەوە بۆ نمونەکو فامیلی مۆڵ یان ماجدی مۆڵ ئەکرێت شتێکی بچووکتر بکرێت لە پارێزگای هەڵەبجە هەر تا ئێستا نەتوانراوە لیژنەیەکی باڵا لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیرانە بە پێویستە پێک بێنرێ بۆ مناڵەوەندبووەکانی پارێزگای هەڵەبجە لەبەرەوەی ئەمە تۆ قەزیەیەکە لەگەڵ وڵاتێکی کەیە ئەم قەزیە تاوتوەیەکەی بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێرانە لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە هەرچەند لیژنەیەکیش پێک بێنرێ ئەو دەسەڵاتە گەورەی نییە لەگەڵ عیلاقاتێکی خارجی تۆ لەگەڵ کۆماریکی وەکو جمهوری ئیسلامی ئێرانە وڵاتێکە دەوڵەتێکە زۆر جار بۆ زۆر شتێکمە بگەڕینەوە بۆ حکوومەتی ناوەند بۆ یەگەر مخاطبەیەکی ئەوان بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەدەر لە خزمەت گوزاریەکان بەدەر لە تەکمیلەکردنی پارێزگای هەڵەبجە ئاوڕێکی جدیش لە کەسوکاری شەهیدان و مناڵەوەندبووەکانیش بێتەوە. میوانداری جەنابی دکتۆر هەواڵ ئەبوو بەکر دەکەم پارێزگاری سلێمانی ئێوە بە شێوەیەکی گشتی لە پارێزگای سلێمانی چۆن هاوکار بوون لە بژاندنەوەی پارێزگای هەڵەبجە لە هاوکاریکردنی ئەم پارێزگایە لەوەی کە تۆزێک بگەشێتەوە و تۆزێک ببوژێتەوە. ئێمە چوەکو تاک وەکو هەواڵ وەکو کەس چوەکو پارێزگای سلێمانی هەرچیمان لەتوانایە بوو بێت لەم دۆخە خراپەی ئابووری و دارایی و تەندروستی و بارودۆخە سیاسەنە هەمواری کە بەگشتی لە وڵاتەکەیە هەیە پشتیوانێک و هەماهەنگێک و هاوکارێکی تەواو بووین چه هاوکاری پارێزگای هەڵەبجە قایمقامیەتی قەزای هەڵەبجە و یەکە کارژێڕیەکانیان تەنانەت گوندەکانیشیان و بەرکی خۆمانمانزانیوە دەیان هاوکاری و پشتیوانی و پرۆژەمان لە هەڵەبجە جێبەجێ کردووە و بەردەوامە بین لەسەری و بە ئیستاشەوە و ئومێ دەکەین کە بتوانین لە ئایندەیە
باشتر کارەکانمان لەگەڵ ئەو خۆشەویستانەیە بکەین بۆیە بە دڵنیاییەوە ئێمە کۆمەکێکی باشمان بە نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجە کردووە لەسەر داوای ئێمە بە سوپاسەوە 283 کەس دامەزرێنراون بۆ نەخۆشخانەیە بەتوانیمانە کۆمەکێکی دارایی باش بە نەخۆشخانەی کۆرۆنای هەڵەبجە وە کەلوپەل و پێداویستی پێشکەش بکەین توانیمانە کۆمەکی دارایی پێشکەش بکەین بە پارێزگای هەڵەبجە وەکو دیوانی پارێزگای هەڵەبجە بە یەکێتی مامۆستایانی هەڵەبجە بەو لایەنە ڕۆشنبیری و کەلتوریانی لە هەڵەبجە ئەکرێ بەو ڕێکخراوانەی کە لەوێ ئیژەکەن چ ڕێکخراوی ڕۆشنبیری بووبن یان ڕێکخراوی مەدەنی بووبن یا وەرزشی بووبن یان یانەکان بوو بێت یان سەوزکردن بوو بێ کۆمەکێکی باشمان بە زانکۆی هەڵەبجە پێشکەش کردووە لە دروستکردنی تاقیگا لە سەوزکردن لە پێشکەشکردنی زیاتر لە 3500 کتێب بە زانکۆکەیان و بەدەیان پرۆژەی تر چ لەسەر ئاسی تاکەکەسی ئەوانەی گیرۆدەی لێکەوتەکانی چەکی کیمیاوین بۆ بەکڕینی ئامێری هەناسەدان چ ئەو ڕێکخراوانی کە لەو بوارەیە ئیژەکەن پشتیوانیان بووین چ ئەو خۆشەویست و ئازیزانەی کە کەس و کاری ئێمەن و لە خزمەتیانین دو پشتیوانیشمان بۆ فیستیڤاڵی ساڵانەی گوندی عبابەی لێ بووە کە بەشی گەورەی ئەرکەکان ستۆی خۆمان. بەڵێ جەنابی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی زۆر سوپاس بۆ دەرفەتەی کە بەیەمەت بەخشی مەبەستمان بوو کە ڕای ئێوەش بزانین چونکە ناکرێت تەنها ڕای لایەنێک وەربگرین و ڕای بەرامبەری لەگەڵ نەبێ ماندوو نەبن سوپاس بۆم دەرفەتە. ئەمڕۆ دانیشتنی پەرلەمان دانیشتێکی تایبەتە کۆمەڵ کلیژنە راپۆرتی خۆیان ئامادە کردووە باسی هەڵەبجەکەن باسی خەمی هەڵەبجەیەکانەکەن باسی ئەوەکەن هەڵەبجە دوای 33 ساڵ هەڵەبجەیەک نییە کە ئێمە هەڵەبجەیەکان بۆ نمونە بەجێ نەهێڵن بە ناوی خوا ئێمە چەند ڕۆژێکە ئامادەکاریەکەین وە خۆمان بیرۆکەی دانیشتنی پەرلەمانی کوردستان لەسەر هەڵەبجە ئێمە گەڵاڵەمان کردووە یەکەم جار ئێمە داوامان کرد دانیشتەکە لە ناو هەڵەبجە بکرێ بەڵام سەرۆکایەتی پەرلەمان وتیان کە لەبەر توانای لۆجستی ئەوەی کە حازرنی ناتوانین ئێستا بیکەین نەخۆشی کۆرۆنا ئەمانە بە هەر حاڵ دیسانیادا شتێکی دیکەمان کردەوە بە سەریعی چەند وەزیرێکمان دیاری کرد کە ئەم وەزیرە بەڕێزانە بێنە ناو هۆڵی پەرلەمانی کوردستان بۆی کە ئێمە بتوانین ڕوبەڕووی ئەوان کێشە و خەمەکانی هەڵەبجە بگەێنین و بەڕاستی هەمومان گەشتونێتەوە بڕای هەڵەبجە ئێستا ئیتر لە مەرحەلەی شین و لاوانەوە تێپەڕیوە کاریەوێت و بێ بەرگی ژیانەوە و پرۆژە و خزمەتگوزاری بە بەرا بکرێت هەر بۆیە بە سوپاسەوە حکوومەتی هەرێمی کوردستان جگەلەوەی کە سەرۆک وەزیران مژدەیەوەی ڕاگەیان بە بڕی 30 ملیار دینار پرۆژە ئەکرێ 8 وەزیری هاتنە ناو پەرلەمانی کوردستان ئەم 8 وەزیرە واژۆکانیان هەمووی دۆخی هەڵەبجە ئەگۆڕێ بە واژۆکانی ئەوانیش پەیوەندی نییە بە پارەوە هەمووی بەشێکی زۆری مۆزوعی ئیداریە کە هەڵەبجە پێویستێت باشە کاکە پێشەوە ئێوە نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەن بەوە نیە بۆ نمونەیەوە لەسەر پارتی دیموکراتی کوردستان حسابن تر نوێنەرایەتی ئەوانە نەکەن کە سەر بەلایەنێکی دیکەن تاوا ئەمە پەرلەمانە شوێنێکە بێ دەنگی ئەوان بگات من بە بەردەوامی سەردانی هەڵەبجەکەم گەنجی هەڵەبجە ئافرەتی هەڵەبجە مناڵی هەڵەبجە فەرمانبەری هەڵەبجە کاسبکاری هەڵەبجە هەر هەمویان لەناو معاناتن بەڕاستی ئەوەی ئەیبینین ئێمە لە بەرنامەکەش خستومانەتە ڕوو لە ئاسمانەوە وێنە و ڤیددیۆمان لێگرتووە لە ناو شار پێ بە پێ ڕۆیشتوین خەڵکەکە ئەڵێن دوای 130 ئەوەندە ساڵ بە قەزابوونی ئەڵێن شەڵڵە هەر قەزاب وایە ئێوە لێرە بتوانن چیان بۆ بکەن کاتێک کە بەڕێز سەرۆک وەزیران هاتە ناو پەرلەمانی کوردستان دەکات ژمێرمایەوە من بە شخصی خۆم داوای پرۆژەی پردی توەقتم لە جەنابی کرد ئەبینی کە چەند ڕۆژێک جەنابی بەڕێزی پرۆژەی پردی توەقتی ئەعلان کرد بودجێ بۆ تەرخان کراوە واژۆ لەسەر سەرفی پارەکە کراوە کە ئیشی تیا بکرێت ئەمە ئیشە ئێمە کردومانە لە مەجای تەندروستی جار هەبووە خەلەلێک هەبوو بە تایبەت لە وەختی گەرمەی کۆرۆنا ئێمە وەزعی هەڵەبجەمان گەیاندووە حکوومەتی هەرێم بە زووترین کات پارەی صرف کردو بۆی کە نەخۆشخانەکانی هەڵەبجە پێداویستیان لێ نەبڕێت من ئەزانم کە گەنجی هەڵەبجە لە چ دۆخێکایە کارگەیەکی تێدا نیە شوێنێکی تێدا نیە مەرزەکان کە هەن هەمووی ناڕەسمین و لەوانەیە هەندێک خاتروختوریان تێدا بێت کە خەڵکی ئیشیان تیا بکە یعنی تۆ ئەگەر مەسەڵەن بەڕێوەبەراتی استیسمار
لە ناو هەڵەبجە بێت ئەو کاتە حتمما هیچ نەبێ بەرهێنەرەکانی شارەکە ڕووی تێکەن بۆی کە ئەگەر قوتابخانەیەک بکرێ 50 گەنجیشی تیاکەن ئەگەر معمەلێک دروست بکرێ 50 گەنجیشی تیاکەن ئێمە ویستومانە ئەمانە باسکەین لەگەڵ وەزیرە بەڕێزانە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە ئێمە بە ضرورەتی ئەبینین هەتاوەکو ئێستا لەبەر خاتری هەڵەبجەش ینی لەبەر خاتری شارەکە چاوپۆشی لەوە نەکرا لایەنەکان و بە تایبەت ینی لەوانەیە لایەن هەبێ هۆکاری سەرەکی بێ لە مابەتە لەبەر چەند شتێکی بچووک ئەو ئیشە گەورەی بۆ هەڵەبجە ڕاگرتووە بۆ ئەنجومەنێکی پارێزگا هەبێ خەمی شارەکە بخوا خەمیەوە بخوات کە بە دوواداچوون بۆ کێشەکانی شاری هەڵەبجە بکات بۆیە هەمانە خەمی ئێمە بوونەوە هەمووی مانگەیاندۆتە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی پانتایی پشت و کاڵ و زەوی گوزارەوە لە ڕووی ئاوەوە لە ڕووی شاخەوە لە ڕووی ناوچەی بۆ نمونە گەشت و گوزارەوە لە ڕووی بەرهەمە خۆماڵیەکانە لە هەر ڕوویەکەوە سەیری سنووری پارێزگای لە ڕووی مەزارگە ئاینیەکان ڕاست سەیری پارێزگای هەڵەبجەکەی لە هەموو شارێکی کوردستان زیاتر تایبەتمەندیەوەی تایە گەشە بکە فراوان بێ خەڵک ڕووی تێ بکە گەنجەکان گیر بخۆن بەدەست دوو کار و سێکارەوە نەک بناڵێنن بەدەست بێکاری کێ سوچی کێ ئەم شارە گەشە ناکە فراوان نابێ هەر هەموو ساڵێک معاناتەکان زیاتر بن کەمتر هەڵەبجە هەتا ئێستاش نەدراوەتەوە دەستخۆی لە دەست خۆیانە چونکە وەک گوتم خەڵکی هەڵەبجە ئێستاش بۆ واژۆیەک ئەچنە پارێزگای سلێمانی پارێزگای سلێمانی هەتا ئەو ڕۆژەی کە هەڵەبجە قەزایەکی سەر بە پارێزگا بووە ئەبێت سوپاسی هەر هەوڵێک بکرێت کە لە سلێمانیەوە بۆ خزمەتی هەڵەبجە درابێ بەڵامی تر ئەمڕۆ بتێونێتەوە ئەمە پارێزگایەکە کە بۆ پارێزگاش کەواتە بێک و پارێزگایەک تەعاملی لەگەڵ بکرێت بەڵام هەتاوەکو ئێستا تەنها لە نووسرا و پارێزگای هەڵەبجەیە کاگیادگار بەشێکی بەرپرسانی باڵاشە تاوەکو ئێستا کە باسی هەرێمی کوردستانەکە ئەڵێن سێ پارێزگای هەڵەبجەیان بیرەچێت. بەشەی بەرنامەکە میوانداری پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر گەلاوێش ئۆبێدم کردووە ئەندامی لیژنەی تەندروستی و ژینگەیە دیارە بابەتێکەیە تایبەتە بە هەڵەبجە و هەڵەبجەییەکان جەنابیان نەک بە قسە بەڵکو بە توێژینەوە و وەکو توێژینەوەی ئۆنفیلد بە شێوەیەکی مەدانی کاری لەسەر کردووە حەزەکەم لە دەمی خۆیەوە گوێتان لێبێت چونکە هەستەکەم لە ناو قسەکانی مژدەیەکی شەبێ بۆ خێزانەکانمان لە هەڵەبجە فەرموو دکتۆر. سپاس سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ قوربانیانی شاری هەڵەبجەدا دەنوێنین من سەرنجی ئێوە و سەرنجی هاوڵاتیانی هەموو کوردستان و سەرنجی هاوڵاتیانی دانیشتووی هەڵەبجە ڕادەکێشم بە مزگەنیەکی دڵخۆشکەر کەوا ژینگەی هەڵەبجە لە ڕووی بۆ ماوەیەوە لە ڕووی تەندروستی و خاک و ئاوەکەیەوە ژینگەیەکی پاکە و شیاوە بۆ ژیان. ئێمە هەڵساین بۆ ئەوەی بزانین کاریگەری چەکی کیمیاوی ماوە لەسەر نەوەکانی هەڵەبجە هەستین بە توێژینەوەیەک بۆ دیاریکردنی ڕێژەی دامەجبوونی یاخود تێکچوونی DNA لە خانەی لە خڕۆکە سپیەکانی هاوڵاتیانی دانیشتووی هەڵەبجە. بۆم شێوەیە هەستین بە وەرگرتنی کۆکردنەوەی سامپڵی خوێن لە دوو گرروپێکیان ئەوانەی لە دایک بووی پێش ساڵی 1970 بوون بە مباشری واتە بە دایرکتی ڕوبەڕووی کیمیاباران ببوونەوە. گروپی دووەمیان ئەوانە بوون کە لە دوای ساڵی 1970 لە دایک ببوون بەپێی ئەنجامەکەمان بۆمان دەرکەوت کە ئەو کیمیابارانە کاریگەری نییە لەسەر DNA ئەگەر بێت و تەمەشای DNAەکەی بکەین بەپێی توێژینەوەکان بۆمان دەرکەوتوە DNA ئەوانەی کە کاریگەریان مەسەلەن لە پێش ساڵی 1970 و ڕاستە و خۆ بەرچەکی کیمیاوی کەوتونە لە DNAەکەیان تۆزێک تێکچوون هەیە بەڵام ئەگەر بینە سەر گروپەکەی دووەم کە گروپی هێڵسیە گروپە تەندروستەکەیە دەبینین لە DNA هیچ تێکچوێک نییە و وەگەر بێت و بقارانەی بکەین لەگەڵ دانیشتوانی شارانەکانی تر گروپەکی زۆر تەندروستن و شوێنەکەیان زۆر تەندروستەوە ئەو هەنار و بەروبووم و کشتتوکاڵی و ئاوەی کە لە هەڵەبجە هەیە دەشێت بۆ خواردن و هەموو خەڵک بەبێ دڵە ڕاوچێ و بەبێ هیچ ترسیەک
سلمەخان ئێوە ئەو راپۆرتی ئەمڕۆ لە پەرلەمان خوێنتانەوە وەکو لیژنەی ڕۆشنبیری چیتان زەخ کردەوە و ئەوەندەی من ینی بەتایبەت لە کێشە و داخوازیەکان ینی 6 خاڵتان باس کردو من نامێن دوبارەیکەمەوە بەڵام چی بۆ کراوە 33 ساڵە 33 ساڵە هەڵەبجە لە ڕاستیدا هیچ شتێکی بەپی پێویست بۆ نەکراوە لە ئاست پێداویستی و داخوازیەکانی قەزایەک نەبووە نەک پارێزگایە ئێمە ئەو راپۆرتەی کە پێشکەشمان کرد کۆمەڵی کێشە و گرفتی زۆر هەن لە هەڵەبجەیە بەڵام ئێمە تەنها ئەو فەقەرانەمان باس کرد کە پەیوەندیدارن بە لیژنەی ئێمەوە و بەشەکانی ترمان بەجێهێشتۆ بۆ لیژنەکانی تر ئەوەی کە زۆر زۆر گرنگە ئێمە بۆ داهاتوش کاری لەسەر بکەین بڕیاری بە پایتەختکردنی هەڵەبجەیەک و پایتەختی ئاشتی کە بە بڕیاری ژمارە 23 ساڵی 2014 پەرلەمانی کوردستان پەسەندی کردو کە ئەو بڕیاری کە بۆ سلێمانی دەرچووە بۆ بڕیاری کە بێ بە پایتەختی ڕۆشنبیری کە بڕێکپاری 20 میلیاری بۆ دابین کرا کە پێویستەکە ئەمەش ساڵانە بێ ئێمە بۆ ئەمەش دیسان و کێشەمان هەیە کە یەکجار بووە کە بودجە دێتە پەرلەمانی کوردستان ئێمە شەڕی ئەوە دەکەین استحقاقی ئەو لەقەبانەی کە پەرلەمان داوێتی بە ناوچەکان وەربگیرێت لە ڕاستیە لەقەبێک و چەنووشەیەکی چەنووشەیەک نەبێت لە ڕاستیە چونکە بە فەرمی بە بڕیاری ژمارەی ساڵی 2015 کە بۆ بە پارێزگا ئەم بڕیارە هیچی بە هەڵەبجە نەبەخشیوە جگە لە ناوێک کە پێویستەکە ئەنجومەنی وەزیران هەموو ئەو پێداویستیانەی کە بۆ پایتەختی ئاشتی هەیە لە دنیاە ئەو پێداویستیانە لە هەڵەبجەیە جێگە بکاتەوە ئێمە یەکێک لە ڕاستپاردەکانمان پێشنیاری هۆڵێک دەکەین کە لە بەڕێوەبەرایەتی خۆیان شوێن و جێگەشیانێ و نەخشەکەشی پەسەند کراوە داومانەتە بە ڕێز وەزیری ئەوان داوێنێتە بە ڕێز وەزیری ڕۆشنبیری و ئێمەش ئەمڕۆ ئاماژەمان پێکرد خۆشبەختانە هەر وەزیری پلاندانان لە ناو کۆبوونەوە ئامادی هەبوو باسیەوەی کرد کە ئێمە گفتوگۆی جدی لەسەر ئەم بابەتە دەکەین و ئومێدەکەین پێشنیارەکەمان جێگەی خۆی بگرێت زۆر کێشە و گرفتی تر هەیە لەم شارە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری لێیە نە سینەمای هەیە نەبەشی سینەمای هەیە نەبەشی شێوەکاریە نەبەشی شانۆی هەیە هیچ بەشێکی نییە تەنها هەیکەلەی بینایە کە تۆ دادناوە یەکێکی تر لەو کێشە و گەورە گرفتانەی کە لە ناو هەڵەبجە هەیە بوونی وەکالەتە ینی هەموو پۆستەکانیان هەمووی وەکالەتن لێو بەڕێوە ئەبرێن هیچ پۆستەکان هیچێک هەندێک پۆستی وەکالەتی ژێ دەسەڵاتی نیە لە ڕاستیە و هیچێکە لەو پۆستانەی لەوێن جێگریان نییە جگە لە پارێزگای یەکێکتر لەو کێشانەی ئەوەیە کە ئەو کەسانەی لەوێ خاوەنی دەسەڵات و پۆستن و مەسەلەن ئەگەر وەکالەتیش بێ ماڵێن لە ناو هەڵەبجەیانە ناکرێتەوە فەرمانبەردن دەگەڕێنەوە جمعە پێنجشەمان لە بریەوەی لە هەڵەبجە بن لە سیتەکەن لە ڕووی وەبەرهێنانەوە حکوومەتی هەرێمی کوردستان لای لە هەڵەبجە کردوتەوە یان پشتگوێی خستووە وەکو دەستەوە بەرهێنان مەرجێکی سەرەکیمان لەسەر زۆر لە پرۆژەکانی سلێمانی داناوە کە بۆیان پەسەند دەکرێت ئەگەر لقی پرۆژەکە یان پرۆژەیەکی بچووکتر لە منطقەی هەڵەبجە و سنووری پارێزگا هەڵەبجە جێبەجێ بکەن طبعا لە ماوەی ساڵی ڕابردوو توانیمان چەند پرۆژەیەک لەو شێوەیە بوو پارێزگای هەڵەبجە بگوازینەوە و لە 6 مانگی ڕابردوو ئیشێکی زۆر باشیشمان کردووە لەسەر دابینکردنی زەوی بوو ناوچەی پیشەسازی خۆراک لە هەڵەبجە کە بە نەزەری ئێمە زۆر گرنگە لە هەڵەبجە ناوچەیەکی پیشەسازی خۆراکمان هەبێ جگەلەوەش چەندین پرۆژەی گەشتیاری لە هەڵەبجە لە موافقەی لەسەر کراوە و طبعا بۆ پرۆژەکانی هەڵەبجە ئەو مەرجانەی کە پێویست بووینە بۆ پرۆژەکانی پارێزگاکانی تر ئەو مەرجانەمان با بڵێن ڕێنمایەکانی خۆمان کەمتر کردووە بۆ نمونە ئەگەر قەبارەی تێچووی پرۆژەیەک لە پارێزگای هەولێر یان دهۆک یان لە سلێمانی بڕەپارەیەکی دیاریکراو بێ هەوڵماندا بۆ هەڵەبجە ئەو بڕەپارەیە کەم بکرێتەوە بۆ بتوانین زیاتر ئستیسناعاتان کردووە بە پێی مادەی شەشی وەبەرهێنانی خۆشتان ئستیسناعاتمان کردووە و ئێمە یاسای وەبەرهێنان ڕێگەی داوە بتوانین ئەعفاعاتی زیاتر بۆ ئەو پارێزگا و ئەو شوێنانە بکەین کە کەمتر وەبەرهێنان تێدا کراوە طبعا هەموو ئەو مواصفاتانە و ئەو ڕێکارانەی کە یاسای وەبەرهێنان ڕێمان پێدەدا ئێمە بە زیادە و بۆ پارێزگای هەڵەبجە تەرخانی دەکەین و ڕووی وەبەرهێنان بۆ پارێزگای هەڵەبجە ئاراستە دەکەین باشە بەڵام ئەوەندەی لەگەڵ خەڵکەکە قسەمان کردو تەنانەت لەگەڵ بەرپرسانی
پارێزگاکەش ئەڵێن وەبەرهێن ڕوو ناکاتە هەڵەبجە لە ترسی ئەوەی ئەو پرۆژانەی کە ئەنجامیەدەن بە قازانج نەگەڕێتەوە و زیانیش بکەن لە ئەنجام. طبعا ئێمە لە 6 مانگ ڕابردوو یان زیاتر لە 6 مانگ چەند پرۆژەیەکی وەبەرهێنان بۆ هەڵەبجە پەسەند کراوە لە ئێستا لە پرۆسەی مۆڵەتدانن. طبعا پرۆژەی کشتتوکاڵی باش و گەورەی تێدایە، پرۆژەی گاوداری گەورەی تێدایە، پرۆژەی بەرهەمهێنانی هێلکەیە و دەواجنی گەورەی تێدایە، پرۆژەی سەکەنیمان بۆ منطقەی هەڵەبجە و خۆرماڵ و منطقەی ئەو نزیکی کەم لە نزیک منطقە سیاحیەکان جێبەجێ کردووە و خەریکی لە پرۆسەی مۆڵەتدانن. بێگومان منطقەی هەڵەبجە چونکە منطقەیەکی دوورە دەستە و خەڵک زۆر کەمتر ڕوو لی دەکات چونکە قازانجەکەی کەمە، بەڵام سەرڕای ئەوەش دەکرێت پرۆژەی زۆر باشی کشتتوکاڵی پیشەسازی لە هەڵەبجە دروست بکرێتون و ئێمە هەموو دامی خۆمان و هێزی خۆمان دەخینە ئەوەی کە زیاتر خزمەتی هەڵەبجە و پارێزگا هەڵەبجە بکرێت. طبعا ئەو پرۆژانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەنیازە لەو 30 ملیارە یان زیاتر کەمتر بۆی دابین کراوە. طبعا زیاتری بۆ مەسەلەی خزمەتگوزاری و ڕێگاوبانەکان ئەو ڕێگانەی کە لە بینی دەربەندیخان و هەڵەبجە بکرێتەوە، ئەو ڕێگەنوەیە کە لە سەید سادق و لە منطقەی شارەزۆر بۆ هەڵەبجە دەکرێت ڕێگەکانی کورد کردوتەوە. ئەمە دەرفەتێکی زۆر باش بە ئێمە وەک وەبەرهێنان دروست دەکا کە دەتوانین پرۆژەی گەشتیاری باشتر لە هەڵەبجە دروست بکرێت جگە لەو پرۆژانەی کە باسم کرد لە منطقەی سینایی و لە دروستکردنی پرۆژەی کشتتوکاڵی بە دڵنیاییەوە پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە گەیاندنی خزمەتگوزاریەکان کاریگەریەکێک جار زۆر باشی دەبێت لەسەر بژانەوەی ئابووری لە منطقەی هەڵەبجە دواتریش بە قازانجی وەگەرخستنی گەنجانی ئێمە لە هەڵەبجە بوو سەر پرۆژەکانی کەرتی تایبەت و هەروە بوو پرۆژەکانی حکوومەتی، چونکە ئەو پارەیە کە دەکرێتە پرۆژەوە ئیش دروست دەبێت لە سنووری پارێزگا هەڵەبجە بێگومان دەبیسوود لە توانەکانی خەڵکی ئێمە بێکارەکانی ئێمە لە سنووری ئەو پارێزگا. بەرنامەکە ناوی بەرنامەی داواکارە عادەتەن ئێمە تۆزێ حەزمان لێ بەڵێن لەبەر پرسان وەربگرین، ینی ئەکرێ بڵین جەنابتان وەکو دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان بەڵێنی ئەوە بە هەڵەبجەیەکانە دەن کە لە ئێستا تا 12 مانگی دیکە دۆخی شارەکەیان لە ساڵانی ڕابردوو باشتر بێت بەپی ئەو محتەیات و پێدراوانی کە لە بەردەستانە. وڵای ئەوەی کە ئێمە ئێستا هەمانە و لە بەردەستمانە و پەسەندمان کردووەکو پرۆژە بۆ هەڵەبجە بە دڵنیاییەوە گۆڕانکاریێکی زۆر باش دروست دەبێتن. طبعا دوێنێ لە کۆبوونە ئەنجومەنی باڵای بەرهێنانش بابەتی دروستکردنی منطقەی سنایی هەڵەبجە زۆر جەنابی سەرۆک وەزیران زۆر تەرکیزی لەسەر کردەوە کە پێویستە بە زووترین کات زەوی بۆ تەرخان بکرێت کە 400 دۆنمە بۆ پرۆژەی ناوچەی پیشەسازی خۆراک لە هەڵەبجە بە دڵنیاییەوە ئەو ناوچە پیشەسازیە دروست بکرێتن کاریگەریەکێک جار زۆر ئیجابی لەسەر ئابووری لە ناوچەی هەڵەبجە دەبێتونەوە بە دەیان و سەدان دەرفەتی کاری نوێ بۆ خەڵکی هەڵەبجە و بۆ گەنجانی ئێمە لە هەڵەبجە دروست دەکات.